ڕئیسی ئاخوندی فریوکار فەرمانی ڕیشەکێشکردنی هەژاری تا کۆتایی ساڵ دەرکرد. ئیبراهیمی ڕئیسی جەلادی 67 ڕۆژی شەممە 14 مانگی ڕەشەمە هاوکات لەگەڵ هەفتەی ئیحسان و نیکوکاری لە ڕێوڕسمی کرانەوە و ڕوونمایی لە پرۆژەکانی کۆمیتەی ئیمدادی خومینی لە وتەکانیدا داوای لە بەرپرسانی دەوڵەتەکەی بە تایبەت ئوستانداران کرد کە هەژاری بێسنوور لە ئێران تا کۆتایی ساڵ ڕیشەکێش بکەن. ئەو داوای لێکردن کە هەموو تواناکانیان بەکاربێن و ڕێگە نەدەن ئەم بابەتە بگاتە ساڵی 1401. ناوبراو داوای لە ناوەندە خەیریە دەوڵەتی و شەخصیەکان کرد کە لەم بوارەدا یارمەتی دەربن. فرمێسکی درۆینەی قاتڵی 67 بۆ بێبەشکراوانی ژێرهێڵی هەژاری بێسنوور تەنها تایبەت بە ئەندامانی لیژنەی مەرگ نییە، تەنانەت ئاخوندجەنەتیش بۆ ئەوان فرمێسکی درۆینەی ڕشتووە. لێرەدا بە کورتی ڕیاکاریەکانی ئەم ئاخوندانە و کەسانی هاوشێوەی ئەوان دێنینە بەرباز. ڕوزبێه کەردوونی سەرۆکی ناوەندی باڵای توێژینەوەی تەئەمینی ئیجتماعی لەم دوایانەدا ڕایگەیاند کە جەمعیەتی ژێرهێڵی هەژاری بێسنوور لە ئێران گەیشتووەتە سەروی 30 ملیۆن کەسەوە. ئێستا ڕئیسی ئەو ئاخوندەی کە لە جەلادیەوە بۆتە سەرۆک کۆمار لە دام و دەستگای گەندەڵی دەوڵەتی و دزانی دەسەڵاتداری خێریە و کۆمیتەکانی بڵاوکردنەوەی یارمەتی ماڵی و خۆراک داوا دەکات کە لە ماوەی 2 هەفتەدا هەژاری بێسنوور لە ئێران ڕیشەکێش بکەن. هەژاری نسبی هەمیشە لەگەڵ سەرمایەداری بووە، بەڵام هەژاری بێسنوور بەرهەمی سەردەمێکە کە ئەم نیزامە کەوتووەتە قەیرانەوە و بزوتنەوەی کرێکاریش نەیتوانیوە سەهمی گونجاوی خۆی لە سەروەت و سامانی گشتی واتە بەرهەمی کاری خۆی لە سەرمایەداران و دەوڵەتەکەیان وەربگرێت. بەپێی راپۆرتی شرکەتی ڕاوێژکاری کەپجیمینی لە فەڕەنسا لە ساڵی 2020دا 600 ملیۆن کەس لە هەژاری بێسنووردا ژیاون، لەبەر ئەوەی کە داهاتیان کەمتر لە $2 لە ڕۆژدا بووە. بەپێی راپۆرتی ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان زیاتر لەم ژمارەیە و تا 850 ملیۆن کەس مادەی خۆراکی پێویست بە جەستەیان نەگەیشتووە. ئەم بابەتە زانستیە سەبارەت بە ئێرانی ژێردەسەڵاتی کۆماری ئیسلامیش هەر بەم شێوەیە. ئەم ڕژیمە لە کۆتایی دەی هەفتای زاینیدا لە بارودۆخێکدا هاتە سەرکار کە سەرمایەداری لە قەیراندا بوو. ئەمپریالیزمی ئەمریکا و یەکێتی سۆڤیەت لە ئەفغانستان تێگیرابوون و ئەوەڵی دژ بە دووەمی دەستیدا بووە پێکهێنانی دیاردەی ئیسلامی سیاسی لە ئەفغانستان. هەر لەم سەردەمەدا دەوڵەتی ئیسرائیل لە فەلەستین بە یارمەتی دەوڵەتی ئەمریکا ئیسلامی سیاسی لە بەرامبەر ناسیۆنالیزمی بزوتنەوەی فتح بەهێز کرد. کۆماری ئیسلامی لەوەها بارودۆخێکی قەیراناوی و لە حاڵێکدا سەری هەڵدا و بە یارمەتی ئەمپریالیستەکان بەدەسەڵات گەیشت کە ناسیۆنالیزمی ئێرانی بە نوێنەرایەتی لەلایەن سیستمی پاشایەتی پەهلەوی لە بەڕێوەبردنی کۆمەڵگەدا تووشی کێشەی ئەساسی ببوو و شکستی خواردبوو. ئاکامی ئەم شکستە پێکهاتنی هەژاری و نابەرابەری بێوێنە تا ئەو کاتی ئێران بوو. ئیسلامی سیاسیەک کە خومینی ڕێبەری دەکرد لە بەرامبەر چەپەکاندا بە شێوەیەکی فریوکارانە خۆی وەک نوێنەری بەناو مستەزعەفان واتە کرێکاران و زەحمەتکێشانێک ناسان کە قەیرانی ئابووری ناوەڕاستەکانی دەی پەنجا ئەوانی نوقمی هەژاری کردبوو. خومینی ئیدعای دەکرد کە هاتووە تا کۆخنشینەکان بکاتە خاوەنی ڕفاهی مادی و معنەوی و لەم ڕێگەوە عەداڵەتی ئیسلامی بێنێتە دی. بازاڕیان و منداڵەکانیان لە پەنا ئاخوندەکانەوە دەست بەجێ پاش بەدەسەڵات گەیشتنی ڕەوتی ئیسلامی نزیک بە 30 بانکی خصوصی ناوەندی سەنعەتی ئۆتۆمبیل سازی و بەرهەمهێنانی کانزا ئەساسیەکانیان داگیر کرد و دارایی 53 سەرمایەداری خاوەن سەنعەت و کەسوکاری دەرەجە ئەوەڵی ئەوانیان زەوت کرد. ئەوان هاوکات دەستیان کرد بە سەرکوتی خوێناوی کرێکارانی ڕێکخراو لە ناو شۆڕاکان، کۆمونیستەکان و نەیارانی ڕژیمی دەسەڵاتدار. تازە بەدەسەڵات گەیشتوان کە بەکردەوە ببوونە نوێنەری بورژوازی سونەتی و مدرنی ئێران ئابووریان ڕۆژ بە ڕۆژ بەرەو قەیراناوی بوون برد و هەزینەیەکی قورسیان تەنانەت خستە سەر دەستی خاوەنانی سەرمایەی بواری بەرهەمهێنان. ئاکامی هەوڵ و کردەوەی تازە بەدەسەڵات گەیشتوان ڕێژەی تەوەڕوومی بردە سەرێ و ئابووری تووشی ڕکود بوو. قەیرانی بارمتەگیری و داگیرکردنی باڵوێزخانەی ئەمریکا و دەستپێکی شەڕی ئێران و عێراق تیری خەلاس لێدان لە ئابووری ئێران بوو. ڕژیمی سەرمایەداری ئیسلامی بێجگە لە کەوتنە ناو گیر و گرفتی ماڵی و تەحملی هەزینەکانی نەبوونی سەرمایە گوزاری و پچڕاندنی پەیوەندی جیهانی لەگەڵ قەیرانی سیاسی و ناڕەزایەتی جەماوەری خەڵک بەڕووڕوو بووەوە. بەهۆی ئەو وەزعیەتەوە
بارودۆخی ئابووری کرێکاران و خەڵکی زەحمەتکێش ڕۆژ بە ڕۆژ خراپتر بوو. ئەگەرچی لە هەندێک دەورەدا ڕژیم لە ڕێگەی فرۆشتنی نەوت بە تایبەت نەوتی زیاتر لە $100 بۆ هەر بەرمیلێک داهاتی یەکجار لەسەرێ بوو، بەڵام بەوانەشەوە بارودۆخی ژیانی خەڵک هیچ باشتر نەبوو. داهاتی مەملەکەت یان لەلایەن مافیای نظامی و شەخصیەوە تاڵان کرا و یان لە سەنعەتی موشەکی و ناوەکیدا هەزی نەکرا کە بەشێکی یەکجار زۆری بە فیرۆدرا. بەم جۆرە ڕژیمی سەرمایەداری ئیسلامی کرێکاران و زەحمەتکێشانی هەرچی زیاتر هەژارتر کرد، بەڵام لە بەرامبەردا ژمارەیەکی کەم لە خاوەن پلە و پایەکانی ناوسپا و برۆکراسی دەوڵەتی و ئاخوندەکانی کردە خاوەن سەروەتی ئەفسانەیی. بە قەولی دکتۆر سەیف مامۆستای زانکۆ لە ساڵی 1358ەوە تا ساڵی 1399 هەتاوی 10% لە جەمعیەتی دەسەڵاتدار یان چەسپاو بەدەسەڵات 54% داهات و سەروەتی کۆمەلگایان بۆ خۆیان تەرخان کردووە. بەوتەی ناوبراو ئەو دابەشکاریە لە بارودۆخێکدایە کە ئابووری ئێرانی ژێر ڕێبەری کۆماری ئیسلامی لە ساڵی 58ەوە هەتا ساڵی 99 گەشەیەکی یەکجار کەمی بووە و هەندێک جار هەرنەی بووە و یان گەشەکەی نەرێنی بووە. سەرمایە و پارەکەڵەکە کراوەکانی ناودەستی ئەو 10% بەشێکی سەرەکی حاصلی هەقدەستی نەدراوی ملیۆنان کرێکارە. کرێکارانیش لە بەرامبەر ئەم بارودۆخەدا دەستیان داوەتە خەباتی دژوار و بەرین. ئەم خەباتە لە ماوەی ساڵەهادا بۆتە خەباتێکی ڕێکخرا و لە حاڵی گەشەدا کە کۆمەلگا لە خەباتی کرێکارانی نەوت، پێترۆشیمیەکان، گاز، ناوەندی سەنعەتی حەفتەپا، فولاد، هێبکۆ، مامۆستایان، خانەنشینکراوان و باقی کرێکارانی ناڕازیدا شایەدی بووە و بۆ ڕزگاری لە چنگ کۆماری ئیسلامی و نیزامی سەرمایەداری چاوی هیوای تێبڕیوە. خەباتی کرێکاران بەخواستی لانیکەمی هەقدەستی 16 ملیۆن تمەن لە مانگ، بێدەسەڵاتکردنی پەیمانکاران و کەم دەسەڵاتکردنی حراست و باقی ناوەندەکانی سەرکوت لە شوێنی کار ڕێگە بۆ تاراندنی چەوسانەوە و سەرکوت خۆش دەکات. ترس لەم خەباتەیە کە ڕئیسی و هاوپیشەکانی و هەڵی توپەڵیت خستووە و بەڵام بێگومان زۆر ناخەیەنێت کە ئەم ترسا دەبێتە خۆف و لەرزی مەرگ.